بۆ یەکەم جار لە عێراقدا ئێمە گرەی 5 ملیمی مەمک دەکەین بە ئامانج. من دکتۆرە لانا پسپۆڕی وردی تشکی مەمک. بەڕێزان، وەکو دەزانن زانستی پزیشکی لە جیهاندا لە بەرەوپێشبووندایە. ئێمەش وەکو بەرەوپێشبەرێک لەم بوارەدا جیهازی ڤاکیوم ئەسیستد بایۆپسیمان بۆ هێناون بۆ گرێکانی مەمک. تایبەتمەندی ئەم ئامێرە ئەکجار زۆرە لە بواری گرێکانی مەمک. ئەتوانرێت گرێکانی مەمک لە 2 ملیم بۆ 2 سانتیم بکات بە ئامانج. بۆ ئەو ناوچانەی کە گومانیان هەیە و ئەگەری گۆڕانکاریان هەیە لە داهاتوودا ئەتوانرێت بە تەواوی یان زۆربەی دەربهێنرێت و بۆ پاپیلۆمای مەمک بەکاردێت. هاوشێوەی زەرعی کلاسیکی، بەڵام لێرە دەرزەکە قەبارەی گەورەترە و یەک جارە چێتە ناو گرێکە و ئەتوانرێت زۆربەی یان هەموو گرێکە بهێنرێتە دەرەوە و دوای ئەوە ئەینێرین بۆ تاقیگەی شانەزانی. سەرچاوەکان دڵماندویانە کە زەرع لە ڕێگەی ڤاکیوم وردترە لە زەرعی کلاسیکی. شایانی باسە کە ئەم ئامێرە لەژێر جیهازی سۆنەر بەکاردێت. سمارت وەرچەرخانە.